بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه وعلى سورة مريم. سورة مريم طبعا سورة مكية، نوتهشت آية وبابتكاني ناو سورة كجوك سورة مكية كان بابتي عقيدين، إيمان بون بخوا وهروها إيمان بون بقيامة وزندو بونو سرنجامي هر کامێک لە کەسی ئیماندارەکان و لە کەسە کافرەکان و تێشیدا وەکو ئیشارەت و ئاماژە بە کورتی بەسەرهاتی هێندێک لە پێغەمبەرانی تێدایە و لەناو بەسەرهاتە گرینگەکانی سوورەتەکەش باسی لەدایکبوونی عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ و ئەو کاتێک کە مەڕیەمە عیسای دەبێ بە وردی لەو سوورەتەیدا باز دەکرێت. بۆش تەبەن ناوی سوورەتەکەی ناوە سوورەتی مەڕیەم بۆ ئەوەی بەسەرهاتی مەڕیەمە شتێکی زیندوو بێت لە زیهن و بیری موسڵماناندا. جا سەرەتای سوورەتەکە بە پیر دەست پێ دەکا کاف ها یا عین صاد، تەبەن ئەوانە ناوی پیتەکانن وایە بەعەکسی شوێنەکانێکە لێرە تەلەفوزی پیتەکەی ناڵێن، ناوی پیتەکەی دەڵێن وایە کاف ناڵێ کاف ها یا عین صاد. ئەو پیتانە معنایان هەیە یان نیانە بێگومان طبعا ئەوانە پێیان دەوترێت ئاەتی متەشابیه، معنایەکی دەقیق و دیاریکراویان نییە کە بە دەقیقی کەسێک بیزانێ. معنى حقیقی و مەبەستی بەکارهێنانەکەیان بە 100% تەنها خوای گەورە دەزانێت. بۆیە ها زانانی پێشی کە گەیشتونەتە تەفسیری ئەو کەلیمانە بەس گوتویانە الله ئاعلم و مرادی، خوای گەورە بۆ خۆی دەزانێت بەس مەبەستێک بەکاری هێناون. بەڵام زانایان زۆر قسەیان لەگەڵ لەسەر کردوون. مەشهورترین قسە ئەوەیە کە دەڵێن خوای گەورە بۆ ئیعجازی قورئان ئەو پیتانەی بەکارهێناون، وەک ئەوەی وایە بە بتپەرستەکانی مەککە و بە خەڵکی سەرزەوی بڵێ خەڵکی نا قورئان لەو پیتانە پێکهاتووە کە عەرەب قسەی پێ دەکەن، ئێوە قسەی پێ دەکەن. ئەگەر کەسێک باوەڕی بەوە نییە قورئان کەلامی خوا بێت و پێی وایە قسەی محەممەدە و قسەی پێغەمبەر خۆیەتی، دەتوانێت ئەویش لەو پیتانە قورئانێک بنووسێتەوە لەوەی پسێ کە محەممەد گوتوویەتی. جا دەفەرمێت ذیکر ڕەحمەتی ڕەبیکە عەبدەه زەکەریە. ذیکر لێرە هذایەکی مەحذوف هەیە، یعنی هذا ذیکر ڕەحمەتی ڕەبیک. ئەمە بەسم کە تەفسیری دەکەن نابێ هذا یعنی ئەوە، بەس هیچ کەلیمەیەکی تێدا نییە لە ئاەتەکەیدا معنای ئەوە بێ، وایە هذاکە مەحذوفە. هذا ذیکر ڕەحمەتی ڕەبیکە یعنی ئەوە ئەو قورئانە ذیکر و باسکردنە لە چی؟ لە ڕەحمەتی ڕەبیکە، لە میهرەبانی و بەزەیی پەروەردیگارت کە عەبدەه کە کردوویەتی لەگەڵ بەندەکەی خۆیدا کە چێیە؟ کە زەکەریایە سەلامی خوای لێبێت. هذا ذیکر ڕەحمەتی ڕەبیکە، هذا ئەوە ئەو بەسەرهاتە یا ئەو قورئانە یا ئەو ئاەتانە ذیکر و بەسەرهات و باسی ڕەحمەتی ڕەبیکە، میهرەبانی پەروەردیگاری تۆیە ئەی محەممەد صلی الله عليه وسلم، عەبدەه کە لەگەڵ بەندەکەی خۆیدا زەکەریا ئەنجامیدا. کام نیعمەتە؟ ئیذ نادا ڕەبەه، کاتێک نادا بانگی کرد زەکەریا ئیچێ ڕەبەه پەروەردیگاری خۆی، بەڵام نیداءن خەفیە، بانگکردنێکی پەنهانی، بانگکردنێکی هێواش لەسەرخۆ کە دوعا و پاڕانەوە لەخوا تەبان هەتا پەنهانتر بێ، دوورتری لە ڕیا و لە ڕیابازی و ئەگەری قبوڵ بوون و وەرگیرانی لای خوای گەورە زیاترە. بۆیە لە پەنهانیەکدا لە تەنهاییدا زەکەریا سەلامی خوای لێبێ لە خوا پاڕایەوە. جا لە سوورەتی ئالی عیمراندا کاتێک کە مەڕیەمە کە زەکەریا بە خێوی دەکرد کە لە ناو میحرابەکەیدا خواردنی لەکن دەبینی، مەسەلەن لە هاویناندا خواردنی زستانانەی لەکن بوو، زستانان میوەی هاوینانی لەکن بوو، وەک دەڵێ قەناعەتێکی زیاتری بۆ دروست بوو و وەک دەڵێ متمانەی بەخوا لە دڵدا بەهێزتر بوو. بۆیە ئەویش چوو لەخوا پاڕایەوە
کە چۆن خوای گەورە ئەو شتە تایبەتیانە بۆ مەڕیەمەی دەکا ئەویش داوای کرد کە خوای گەورە منداڵێکی پێ ببەخشێت. جا چۆن پاڕاوەتەوە بەو شێوازەی ئیذ نادا ڕەبەهو کاتێک کە پاڕایەوە لە پەروەردیگاری بانگی پەروەردیگاری خۆی کرد نیداءن خەفیە بەڵام بە بانگکردنێکی خەفی شاراوە پەنهانی کە دوعای دەکەی تەبەن سونەتە دەنگت بێتە دەرێ بۆ خۆت گوێت لە خۆت بێ بەڵام دەنگ بەرزکردنەوە و هاوارکردن و خەڵک تێگەیاندن هیچ زەڕوور نییە ئەو کاتێک کە دوعای دەکەی و دەپاڕێەوە هەتا بە دەنگی نزمتر و هێواشتر لە خوای گەورە بپاڕێەوە ئەگەری قبوڵ بوونی دوعاکەت زۆرتر. ئەوجار قالە گوتی چی؟ ڕەبی ئەی پەروەردیگاری خۆم ئینی بێگومان من وهنە العەظم یعنی لاواز بوون ئێسقانەکانم وهنە یعنی لاواز بوون العەظم و ئێسقانەکانی منی من ئێسقانەکانی جەستەم لاواز بوون لە پیریان واشتعل الرأس واشتعل اشتعل یعنی بریسقەی دەدا سرم لە پیریان یعنی پرچی سرم هێندە سپی بووە بریسقەی دەدا بریسکە زیاد لە خۆی سپی بوو بریسقەیەکی دەدا کە نیشانەی زۆر بە تەمەن داچوون و بە ساڵ داچوونە. ئەو جار دەفەرمێ وەلەم ئەکون بدعائیکە ڕەبی شەقیە لەم ئەکون یعنی من هیچ کات بدعائیکە لە پاڕانەوەم لە تۆ ڕەبی ئەی پەروەردیگارە شەقیە نائومێد نەبووم بێبەش نەبووم قەت نەبووە دوعا بکەم تا ئێستا دوعاکەم قبوڵ نەبێ. وازەحە؟ بۆیە تەبەن هۆکاری وەک دەڵێ دوعاکردنەکەی یان شێوەی لاڵانەوەی خۆی بۆ خوای گەورە بە چەند شتێک لاوازی خۆی لە بەرامبەر خوای گەورە پیشان دەدا. ئەوجار ئومێدیشی بەخوای کە هەر تا دوعام کرد بێ خوایە دوعاکەت قبوڵ کردووم. قالە ڕەبی ئەی پەروەردیگارە ئینی بێگومان من وهنە العەظم لاواز بوون ئێسقانەکانی منی من واشتعل بریسقەی دەدا سرم شەیبەن لە پیریان وەلەم ئەکون نەبووم بدعائیکە بە پاڕانەوەم لە تۆ ڕەبی ئەی پەروەردیگارە شەقیە بە کەسێکی نائومێت یان کەسێک کە دوعات قبوڵ نەکردبوو وەڵامی دوعاکانت نەدامەوە. ئەوجار هۆکارێکی دیکەی کە ئەگەری وەرگیرانی دوعام هەیە ئەوەی وئینی خیفت المەوالیە بێگومان من ترسم هەیە ئەی خوایە دەترسم لە خزم و کەسەکانی خۆم من وەڕائی لە دوای من لەچی دەترسم یعنی دەترسم لەوەی کە پێغەمبەرایەتیەکەم پەیامەکەم دینەکەم زایعەکەن. جا مەوالی یعنی ئامۆزا و برازا و خوارزە تۆنیز بۆ خۆی منداڵی نەبوون ترسی ئەوەم هەیە کەسێک نەبێت لە خزم و کەسوکارەکانم جێگان بگرێتەوە ببێتە میراتگرم کە معلومە میراتگریش مەبەستی ماڵ نەبووە چونکە پێغەمبەران ماڵیان بە میرات بەجێ نەهێشتووە ئەوەی بە میرات بەجێیان هێشتووە عیلم و پەیام و دینداریەکەیان بووە کە لێرە خەمی یعنی کە دوعات لێ دەکەم و لێت دەپاڕێمەوە لەبەر خۆمی ئەی خوایە لەبەر دینەکەتمە لەبەر ئاینەکەتمە بۆی جێگرەوەیەک هەبێ دینەکە و پەیامەکەت بگەێنێ بۆی داوای ئەوە لێ دەکەم. وئینی خیفت المەوالیە بێگومان من ترسم هەیە لە خزم و کەسەکانی خۆم من وەڕائی لە دوای من کە دینەکەم و ئاینەکەم بفەوتێن و خزمەتی نەکەن. ئەوجار پێی دەڵێ وەکانەتی امڕەتی و خێزانەکەشم خۆت دەزانی ئەی خوایە عاقرە نەزۆکە فهب لي من لدنك وليا فهب لي ببخشە پێم من لدنك لەلایەن خۆتەوە ئەی خوایە وەلیە یعنی منداڵێکی چاک و باش و ساڵح وەلیە ناڵێ وەلەدا وەلی یعنی منداڵێک بەڵام پێشەوەی منداڵ بێ ساڵح بێ پێشەوەی ببێت چاک بێ. وئینی خیفت المەوالیە خوایە من دەترسم لە خزم و کەسەکانم من وەڕائی لە دوای من پەیامەکەم و دینەکەت بەزایعدەن وەکانەتی امڕەتی عاقر خێزانەکەشم نەزۆکە فهب لي من لدنك پێم ببەخشە لەلایەن خۆتەوە وەلیە یعنی پشتیوان و یارمەتی دەرێت کە منداڵێکی ساڵح و چاکەکار بێ. بۆچی؟ یەریثونی بۆی ببێتە میراتگرم میراتگری دینەکەم میراتگری ئاینەکەم وەیەریث من ئالی یعقوب وەروە ببێتە میراتگر و جێگرەوەی ئالی یعقوبیش کە سوکاری یعقوبیش سەلامی خوای لێبێ یەریثونی وەیەریث من ئالی یعقوبە بۆی ببێتە میراتگری من
لسي ولو شرع دين وعلمي كبجي ديلم ويرث من آل يعقوب وببيت ميراد قرو جينشيني آلو كسكاري يعقوب پیغمبرش سلامي خواي لبي أو جار فرمي واجعله خواي قورا بيجيرا أو من دالي بيم ددي واجعله بيجيرا أي خوايا أو من دالا ربي أي پروردگارا رضية بكسي كتولي رازي بي نالي هر بمدي قيدناكا هر ببي مشكلة نيا واجعله بيجيرا أو من دالا ربي أي خواي خم رضية بكسك كتولي رازي بي كسك جگای رضامندی توبی او جار دوای دعاکا یکسر یان دواتر خوای گەورە دەفەرمێت یا زەکەریا لە ڕێی جیبریلەوە وحی بۆ دەنێرێ دەفەرمێت یا زەکەریا ئەی زەکەریا ئینا نوبەشیڕوکە بغولام بێگومان ئێمە مژدەت پێ دەدەین بە بوونی منداڵێک غولام تەمان منداڵی کوڕ اسمه یحیا ناوەکەشی یحیایە لە ئێستاوە یعنی بیر لە ناوەکەی مەکەوە خوا ناوی ناوەکەی یحیایە لم نجعل له من قبل سميا لم نجعل نمان جراوة بوي پیش او منداڵە سەمیە کەسێک بەو ناوە کەسێک نەبووە پێش منداڵەکەی تۆ ناوی یحیا بێ یەکەم کەسە کە بەو ناوە ناو دەندرێ ئەوەش بۆ خۆی یحیا طبعا بە معنای ئەوەی کە دەژیە و من ناوێک کە دەگمەن بێت و کەس نەی بێ دیسان خەڵک زۆرتر دڵی پێخۆشە یا زەکەریا ئەی زەکەریا ئینا نوبەشیڕوکە ئێمە مژدەت پێ دەدەین بغولامی اسمه یحیا بە منداڵێک کە ناوەکەی یحیایە لەم نەجعل له نەمان جێراوە بۆی من قبل پێشتر سەمیە کەسێک بەو ناوە ئەو جار قالە گوتی ڕەبی ئەی خوایە ئەنا یەکون لی غولام چۆنی دەکرێ من منداڵم ببێ طبعا گومانی نەبووە لەوەی کە خوا هەرچی حەزی لەبێ دەتوانێ بیکە بەڵام شێوەی بوونەکەی چۆنە وەکو ئادەم معجیزە ئاسا وەکو حەوا یان چونکە هۆکارەکەی دەڵێ وەکانەت ئیمرەئەتی عاقر خۆت دەزانێ خێزانەکەم نەزۆکە و تەمەنیشی 80 ئەوەندە ساڵە بووە دوو هۆکار هەم نەزۆکی هەم بە تەمەندا چوون وەقەد بەلەغت و منیش گەیشتوم من الكبر لە گەورەییدا لە بەتەمەنیدا ئەتیە بە ئەو پەڕی پیری بە ئەو پەڕی بە ساڵاتچووی کە تەمەنی 120 ساڵ بووە بۆ خۆی تەمەنی 120 ساڵ بۆ خۆی خێزانەکەی دەفەرمون 98 ساڵ یان تەمەن لە سەروی 90ەوە بووە و نەزۆکیش بوو بە گەنجیش منداڵی نەبوون ئێستا چۆنی شێوەی بوونەکەی پرسیار کردووە نەک چونکە کە دوعای کردووە قەناعەتی وا بۆ خوای گەورە دوعاکەی قبول دەکات کەسێکی نائومێد نەبووە و نائومێدی لە پێغەمبەران ناوەشێتەوە ئەگەر نائومێد بایە دوعای نەدەکرد یەقینی هەبوو کە خوا دوعاکەی قبول دەکات بۆش تەمان خوای گەورە قبولی کرد قال ربي ئەی خوایە ئەنا یەکون لی وەلەدون چۆنی ئەمن منداڵم دەبێت جا هەندێک دەفەرمون ئەنا پرسیارە لە شێوەی بوونەکەی هەندێک دەفەرمون پرسیاری تەعەجوب و سەرسوڕمان و دڵخۆشیە کردوویەتی نەک گومان هەبوون لە دڵخۆشیان لە خۆشحاڵیان دەفەرمێت ئەنا یەکون لی غولام چۆنی ئەمن منداڵێکم دەبێت لە کاتێکدا وەکانەت ئیمرەئەتی عاقر خێزانەکەم نەزۆکە وەقەد بەلەغت من الكبر منیش لە کیبەر لە گەورەی و پیریدا کەوتومەتە عیتی ئەو پەڕی بە ساڵاتچووی ئەو پەڕی بە تەمەنی قال كذلك قال خوای گەورە طبعا فەرمووی كذلك بەم شێوەیە طبعا مەلائیکەتەکە فریشتەکە پێی دەڵێ قال كذلك خوای گەورە فەرمووی بەم شێوەیە ئەتۆ منداڵت دەبێ یان دەکرێ بڵێن قال كذلك هەر بە شێوەی تۆ چۆن خوای گەورە تۆی دروست کرد ئەوەش ئەو منداڵە دەدا بە تۆ قال ربك هو علي هين فەرمووی پەروەردیگاری تۆ ئەوە لەسەری دەفەرمێت ئەوە بۆ من زۆر ئاسانە قال كذلك خوای گەورە فەرمووی بە شێوەی تۆ چۆن تۆی دروست کردووە ئاوەش منداڵ دەدا بە تۆ
قال ربك فرمي پروردگاری تۆ دەفەرمێت هو علي هين ئەو منداڵ پێبەخشینە لە تەمەنی پیریدا بۆ من زۆر ئاسانە وقد خلقتك من قبل من تۆم دروست کردووە پێشتر وەلەم تەک شەیئە تۆ هیچ شتێک نەبووی هەر نەبووی خوای گەورە تۆی هێناوەتە بوون ئێستا کە تۆ هەی و خێزانت هەیە لە تۆ لە خێزانت دەتوانێ و چۆنە تۆی هێناوەتە بوون ئەویش بێنێتە بوون واضحە ئەو جار دەڵێ قالە گوتی رب اجعل لي آية ئەی پەروەردگارە اجعل لي ببەخشە پێم نیشانەیە کە وەختی خێزانەکەم حەملی پەیدا بوو یان وەختی منداڵبوونی داهات پێم خۆشە بزانم نیشانەیەکە بێ قال رب اجعل لي آية فەرمووی ئەی پەروەردگارە نیشانەیەکم پێ بدە کە بەڵگە بێ لەسەرەوەی کە خێزانەکەم حەملی هەیە جا بۆ ئەوەی بووە چاودێری بکە چونکە ئافرەت لە حاڵەتی حەملدا وایە ئەو جارێ دیگە پیر بێ و بە ساڵدا چوو بێت و بێتاقەت بێ و حەملیشی هەبێ بێگومان زیاتر وانە ئەو جارەی ئەوەی کە بە پیری و بەست تەمەنی زۆر منداڵی دەبێت ئەوان لە کەسی دیکە زیاتر دڵی بە منداڵیەوەیە وایە وە پێویستیشی ئافرەتیش تەوان پێویستی زیاتر بە چاودێریکردن هەیە وێ دەفەرمێ رب اجعل لي آية خوایە پێم ببەخشە نیشانەیەک قال آياتك فەرمووی نیشانە بۆ تۆ نیشانەی تۆ نیشانەی ئەوە کە تۆ منداڵت دەبێ ئەوەی ئەللا تکلم الناس ناتوانی قسە بکەی 3 لەیالی 3 شەو سەویە بەبێ ئەوەی تووشی هیچ نەخۆشیەک بوو بێ بێ ئەوەی تووشی سەوی یانی بەبێ بەساغی بەبێ نەخۆشی هەر کاتەی زمانت لە قسەکەوت قسەی ئاسایی قسەکردن لەگەڵ خەڵکی ئەی چۆن دەیزانی تووشی نەخۆشی نەبووە چونکە کە زیکری خوای دەکرد عیبی نەبوو تەوڕاتی دەخوێندەوە عیبی نەبوو کە نوێژی دەکرد هیچ مشکلەی نەبوون بەڵام کە ویستبای قسە لەگەڵ کەسێکی دابکە نوتقی گیرابوو ئللا دەبوو بە ئیشارەت و ئاماژە قسە بکە ئەوە نیشانە بوو فەرمووی رب اجعل لي آية خوایە پێم ببەخشە نیشانەیەک قال آياتك نیشانەی تۆ ئەوەی ئەللا تکلم الناس ناتوانی قسە بکەی لەگەڵ خەڵکی 3 لەیال سەویە 3 شەوی تەواو ئەو جا دەفەرمێ فخرج على قومه ڕۆیشتە دەرێ بۆ لای قەومەکەی کە زمانی جیرە من المحرابی لەناو لە پەرزگاکە و لە شوێنی نوێژکردن فأوحى إليهم ئەوحا لێرە بە معنای وحی نییە یعنی ئاماژەی کرد بۆیان پێیگوتن چی نەیزانی وەکو ڕۆژان بڵێن خەڵکی وەرن نوێژە بکەن وەرە عیبادەتکەن وەرن با جەماعەتێ بکەین فەرمووی ئەن سەبحوا بە ئیشارەت بە پاک ڕابگرن خوا بکڕەتەن و عاشیە بەیانیان و ئێواران یعنی نوێژەکانتان لە کاتی خۆیدا بکەن یان وەرن با نوێژەکەی بکەین لە کاتی خۆیدا بەیانیان و ئێواران کە دیارە ئەو کاتە ئەوەندە نوێژیان لەسەر واجب بووە فخرج على قومه ڕۆیشتە دەرێ بۆ لای قەومەکەی من المحراب لە پەرزگا و شوێنی بەندایەتی فأوحى إليهم نیگانا لێرە بڵێن ئاماژە و ئیشارەتی کرد بۆ خەڵکەکە پێیگوتن ئەن سەبحوا بە پاک ڕابگرن خوا بکڕەتەن و عاشیە بەیانیان و ئێوارە ئەوانە